دوجار ئاگری شەڕی باکۆ و یەریڤان دامرکایەوە. لە دوای نزیکەی 30 ساڵ جارێکی دیکە ئازەربایجان پێی نایە تەواوی ئەو ناوچانەی لەلایەن ئارمینیاوە کۆنتڕۆڵ کرابوون. وەزارەتی بەرگری ئازەربایجان ڕایگەیاند سوپاکەی چۆتە پارێزگای لاچین، ئەوەش لە چوارچێوەی ڕێکەوتنی ئاگربەست لەگەڵ ئارمینیا و بەنێوەندگیری رووسیا. بەپێ ڕێکەوتنەکە یەریڤان لە پارێزگاکانی کالبەجار و ئاغدام و لاچین و چەند ناوچەیە کشاوەتەوە. ئەوەش کۆتایی هێنا بە شەڕی ئەم دوایەی ئەو دوو وڵاتە لە ناوچەی قەرەباخ. وەزارەتی بەرگری ئازەربایجان ڤیدۆیەکی بڵاو کردوێتەوە کە تێیدا تانکی سەربازی و سەربازانی ئەو وڵاتە بە ئاڵای ئەو وڵاتەوە دەچنە ناوچەی لاچین. بەرپرسانی ناوخۆی ناوچەکەش ڕایانگەیاند لە دوای چۆڵکردنی ناوچەکە بەشێک لە ئەرمینیەکانی پارێزگاکە هاوشێوەی ناوچە چۆڵکراوەکانی پێشوو لە داخی چۆڵکردنی شوێنەکانیان خان و کەلوپەلەکانیان سووتان. سوپای ئازەربایجان لە 20 تشرینی دووەم چووە ناوچەی ئاغدام و لە 25 هەمان مانگدا چووە ناوچەی کالبەجار. لە نێوان هەردوو سوپای ئارمینیا و ئازەربایجانیشدا نزیکەی 2000 هێزی ئاشتی پارێزی ڕووسی جێگیر کراوە. ڕۆژی دەی تشرینی دووەم ڤلادیمیر پۆتن سەرۆکی رووسیا ڕایگەیاند لەگەڵ سەرۆکوەزیرانی ئارمینیا و سەرۆکی ئازەربایجان ڕێکەوتنێکیان واژوو کردووە بە مەبەستی ئاگربەستی تەواوەتی لە ناوچەی قەرەباخ. بەپێی ڕێکەوتنەکە ئارمینیا لەو ناوچانە دەکشێتەوە کە لە دوای ساڵی 1991 کۆنتڕۆڵی کردوون. شەڕ و پێکدادانی ئارمینیا و ئازەربایجان لە ناوچەی قەرەباخ لە 27 ئەیلولی ئەم ساڵ بەهۆیەوە نزیکەی 100 سەرباز لە هەردوو لا کوژراون و بە سەدانیش بریندار بوون.